سڵاو بینەرانی شارپرس دووباراتینەوە بۆلاتان ئەم کاتتان باش. ئەم ڕێگایی کە ئێستا ئەیبینن لە پشتی ئێمە و لە بەردەم پەیمانگای تەکنیکی دەربەنیخان و لە بەردەم تەرمیناڵی دەربەنیخانایە. ئەمە دەواازەی شاری دەربەنیخانە بەڕووی ئەو خەڵکانەی کە هاتوچۆی گەرمیان و سلێمانیەکەن ئەبێ لەم ڕێگایەوە بڕۆن لەو ڕۆژانەی کە ڕۆژی ئاساین لە ینی ئەو خەڵکانەی کە پیادەن دێن بۆ تەرمیناڵی دەربەنیخانە بێن بۆ سەر ئەم ڕێگا خۆڵا. ئەمە ڕێگایەکە هەمووی بۆ بەکەندڕ و باران هەمووی کردو بە شی و دۆڵ و ئەوانە ڕێگایەکی خراپە و لە هەر ڕۆژێکی وەکو ئەمڕۆژ کە تونێلی دەربەنیخاندا ئەخرێ ئیتر ئەبێ ئەم هەموو ئەو خەڵکانەی کە لە دەربەنیخانەوە تێپەڕن لە گەرمیان بۆ سلێمانی لە سلێمانی بۆ گەرمیان ئەبێ ئەم ڕێگایە بەکاربێنن. بەڵام ئێستا ئەم ڕێگایە لەبەرەوەی دۆخەکەی خراپە و نزیکەی 6 ساڵ زیاترە کە قەیرانی دارایی هاتووە تا ئێستا ئەم پرۆژەیە ڕاگیراوە لەبەرەوەی بودجەکەی لەسەر میزانیە یان بودجەی وەبەرهێنان بوو پترۆدۆلار بوو و ئێستا ئەو لە وەزارەتی شارەوانی ئەو بوجانە نەماوە و خەرج ناکرێ و ئەم جۆرە لە پرۆژە لە هەرێمی کوردستانە ڕاگیراوە. بەڵام ئەم پرۆژەیە کە پرۆژێکی زۆر گرنگە بۆ شەری دەربەنیخان ئەمە ئەبینن لە پشتمانەوە پەیمانگای تەکنیکی دەربەنیخانەوە و خوێنکارانەی و ئەو خوێنکارانەی کە لە پشتمانەوە خوێنکاری پەیمانگای تەکنیکی دەربەنیخانن لە کاتی بارانە بەناو ئەم ئەبێ بەناو قوڕا بڕۆن لە کاتی ئەو وەرزانشی کە وشکن و باران نابارێ بەناو تەپوتۆز و خۆڵا ئەڕۆن. بۆیە خەڵکی شاری دەربەنیخان زیاتر لە 6 ساڵە ئەم داواکاریان چەندین جار بەرز کردوێتەوە بۆ شارەوانی بۆ قایمقامێتەوە بە پێی و زانیارون بە دوواداچوونانەی شارپرس کردوێتی بۆ ئەم پرۆژەیە. قایمقامێتی قەزای دەربەنیخانیش لە ساڵانی ڕابردووە چەند جارێک بردویانەتە نووسنگی جێگری ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان، بەڵام تا ئێستا نەیانتوانیوە و چەند جارێکیش وەزارەتی شارەوانیان لێ ئاگادار کردوێتەوە لە ڕێگەی شارەوانی دەربەنیخان و لە ڕێگەی قایمقامێت و لە ڕێگەی پارێزگاری سلێمانی و لە ڕێگەی پەرلەمانتارەکانیشەوە زۆر هەوڵێک دراوە، بەڵام تا ئێستا نەتوانراوە ئەم ڕێگایە چاک بکرێت. ئەم ڕێگایە بە نزیکەی لە 4 کیلۆمەتریش کەمترە. دەربەنیخان 50,000 کەسە یەکێک لە داواکاریە سەرەکیەکانیان ئەمانەیە، بەڵام بە بیانووی ئەوەی کە بودجەکەی ڕاگیراوە پرۆژەکەش ڕاگیراوە و ئەم ڕێگایەکی پشتێنەیە بە چواردەوری دەربەنیخانە ڕێگایەکی سەرەکیە بۆ سەرشاخی بەرانان. یانی ئەو لە ئێستا کە تونێلی دەربەنیخان ڕاگیراوە هاتوچۆ ئەکەوێتە سەرشاخی بەرانانەوە دەبوو خەڵک بەم ڕێگایە چۆ بکە، بەڵام لەبەر خراپی ڕێگاکە ئەچنە ناو کۆڵانەکانی دەربەنیخان، ئەو کۆڵانانەی کە قیر کراون و ڕێگاکانیان لێرە خۆشترە. بۆیە ئەمەش بێزاری بۆ دانیشتوانی دەربەنیخان دروست کردووە، ینی مناڵەکانیان لەبەر مەترسیان کە ئۆتۆمبیل بەریان بکەوێ، هەروەها ژاوەژاوی ئۆتۆمبیلەکان قەرەباڵخینا و گەڕەکەکانیان ئەمانە بێزاری کردن. بۆ یەک چەند جارێک تەلەفۆن کردویان پەیوەندیان پێوە کردوین کە بە دوواداچوون بۆ ئەم کێشەی بکەن. ئەوەی کە بە دوواداچوونەکەی ئێمە کە کردومانە ئەوەیە ئەم پرۆژەیە بودجەکەی لەسەر بودجەی پترۆدۆلار و پەرپێدانی پارێزگاکانە، ئەمەش لە وەزارەتی شارەوانی و حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگرتووە، بۆیە ناتوان جێبەجێ بکەن. بۆیە داواکاری خەڵکەکە ئەوەیە ئەم پارەی ئەم پرۆژەیە بودجەی ئەم پرۆژەیە بە فەرمانێک لە بودجەی سەر بودجەی پترۆدۆلار و پەرپێدانی پارێزگاکانەوە بگوازرێتەوە بۆ سەر بودجەی ساڵانەی ئاسایی وەزارەتی شارەوانی بۆ ئەوەی دەست بکرێتەوە بە پرۆژەکە و تەنها 4 کیلۆمەتر قیرە بۆیان تاوا بکرێ بۆ ئەوەی ئەم دۆخە لە بێزاری لە ناوچەکەیان هەڵبگیرێت. لەگەڵمان نابن، ئێوە بەردەوام بن لە تەماشاکردنی ئەو دیمەنانەی کە ئێستا ڕاستەوخۆ لەم شوێنەی ئێمە پیشانی ئێوەیە دەین کە دۆخێکی دروست کردووە هەمووی تەپوتۆز و تێکەڵبوونی خوێنکارانی پەیمانگای تەکنیکی دەربەنیخان و ڕۆیشتنیانە بەناو ئەو خۆڵ و تەپوتۆزە و بێزاربوونیانەوە. ئەو ئۆتۆمبیلانش کە بە ئێرە تێپەڕەبێ هەمووی زەرمەند دەبێت لەبەرەوەی ڕێگاکەی ڕێگایەکی باش نییە. لە زستانە کە لە پاویەت هەموو ڕێگاکە ئەکا بە کەندڕ و تاسە و چاڵ و چۆڵی.
بشي خام والله الشيري هذا بس طبعا هاي باو لا مقصر من يجي أبينا كشنا ديماني تكنيكي سيو خالق خالق كنيز هاوکات ئەمڕۆ سەرۆکی شارەوانی دەربەنیخان گۆڕدرا و سەرۆکێکی نوێی شارەوانی بۆ دەربەنیخان دانرا. ئەمە سێمین سەرۆکی شارەوانیە کە لە دەربەنیخان بڕوا و تا ئێستا ئەم پرۆژەیە چاک نەکردووە یان تەواو نەکردووە و چاوەڕێیەکرێ بزانین ئەم سەرۆ خەڵکەکە ینی چاوەڕێیەکان بزانن ئەم سەرۆکردنەوەی شارەوانی ئەتوانێت ئەم پرۆژەیە تەواو بکاتوە پەسام خاتە سەر وەزارەتی شارەوانی و حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەوەی کە ئەم پرۆژەیە تەواو بکەن و هەروەها ئەم پرۆژەیە یەکێکە لەو داواکاریانەی کە شاری دەربەنیخان و خەڵکی دەربەنیخان زۆر گرنگی پێ ئەدەن لەبەرەوەی هەم دەواازەی شارەکەیانە هەم هەر کەسێک لە دەرەوەی شاری دەربەنیخان هێتە ناو شاری دەربەنیخانەوە بۆ تەرمیناڵی دەربەنیخان یەکسەر لێرەدا ئاوازەی وایە لێرە داخلی ناوشاری دەربەنیخانە بێ یان لێرەوە لە دەربەنیخان ئەڕواتە دەرەوە بۆیە ئەمە دەواازەی شارەکەمان ئەڵێن دەواازەی شارەکەمان بەم شێوەی ئێستاە دەواازەی شار دەرخەری سیما و کللتور و ئاستی پێشکەوتنی شارەکان.